فەسیحترین و گۆیاترین زمانی خەڵک بۆ لای خوا بانکردن لە خۆدا بەرجەستەکردنی ئیسلامە. عیلمەکەی، عیبادەتەکەی، تەقوایەکەی، ئەخلاق، هەڵوێستی سیاسی، ڕەوشتە بەرزەکان لە خۆمانە بەرجەستە بکەین. ئەو کاتە هەر کەسێک ئێمەی بینی ئەوە گرنگە. گرنگەوە نیە ئیسلامت لێ ببیستن، گرنگە و ئیسلامت تێدا ببینن. گرنگەوە نییە باسی تەقوات لێ ببیستن، گرنگەوەی سیفەتی تەقوات تێدا ببینن. گرنگەوە نییە باسی ڕەوشتی جوانت لێ ببیستن، گرنگەوە ڕەوشی جوانت تێدا ببینن. تێدا ببین، تێدا بەرجەستە ببێ. جا دەبێ وریابین ئێمە خۆمان لە شوارچیەوەی ئەو مەشرەب و جوغز و حیزب و شتانەدا قەتیس نەکەین. ئەگەر ناخۆ کاری دەسەجەمعی و کاری هەرەوەزی و کاری پێکەوەی بەبێ ئەو واقع ناگۆڕێ. بەبێ ئەو واقع ناگۆڕێ. دنیا پڕە لە مسلمانی فەل یعنی هەڵوەشاو. چێ بەکاریان دێنێ؟ ئەحزابی عەلمانی، ڕژێمی عەلمانی، دیکتاتۆر خۆسە پێ نەکات. مسلمانی فەل کە لە قاڵم نەدرێ و پێکەوە زنجیربەند نەکرێ و ئاڵقەبەند نەکرێ بە خەڵکی ئیسلام نایە. خەڵکی لەکەی ئیسفادەی لێ دەکات. کەرەسەی خاو هەر کەسێ بینای خۆی لێ دروست دەکا و چەند خەڵک دەبی نوێشکەر و ڕۆژوگە لەو حیزبە عەلمانیانەدا. چێ بۆ سوتەمەنی و حیزبە عەلمانیانە؟ هەر ئەو خەڵکە مسلمانە فەلە. خەڵک دەبێت لە قاڵب بدرێت، دەبێت ڕێزبەند بکرێت، بەڵام بە عەقڵێکی فراوان و دڵێکی گەورە.